سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ. خۆشحاڵ و ئاسوودەم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە. غیابی ڕۆح لە ئەدەبیات و شیعری کوردی ئەمڕۆماندا دەکەمە تەوەری بەرنامەی باس و خواز. ئەگەر شعر و ئەدەبیاتی ڕابردوومان یا شعر و ئەدەبیاتی کلاسیکی کوردی بخوێنینەوە و هەڵبدەینەوە دەبینین بایەخێکی زۆر بەلایەنی ڕۆح و معنەویەت دراوە بە شێوەیەک دڵی مرۆڤ کە مندکێش ئەبێت وا هەز دەکەیت ئەو دەقە لەگەڵ ڕۆحی تۆدا گونجاوە یان بۆ ڕۆحی تۆ وتراوە. سەیرە دوای سەدان ساڵ لە کۆچی دوایی شاعیرانێکی وەکو نالی و مەحوی و سالم و کوردی و مەولەوی و دەیان شاعیری دیکەی کلاسیک هێشتا حزوریان هەیە، هێشتا خاوەن پەیامن، هێشتا ئامانجدارن، هێشتا دبوونەتە قسە و زمان بۆ دەیان گەنج و دەیان خەڵکی ئەم سەردەمە. هۆکاری چییە کە دوای تێپەڕبوونی سەدەیەک بەسەر کۆچی ئەو زانایانەدا هێشتا حزور و ئامادەیان هەیە لە ژیانی ئێمەدا، لە نووسینی ئێمەدا، لە قسەکردنی ئێمەدا، تەنانەت لە تۆڕە کۆمەڵایەتەکانی ئێمەشدا بە پێچەوانەوە بۆچی شاعیرانی هاوچەرخ یا ئەم شاعیرانەی کە ئێستا دەنووسن و بەردەوامن کەمتر لەو شاعیرانەی کلاسیک و ڕابردوومان وجودیان هەیە یان بەونە کەمتر لا لە بەرهەموو نووسینەکانیان ئەکرێتەوە. لاوازی لایەنی ڕۆحی و معنەویەت پەیامداری لە شیعری شاعیرانی هاوچەرخدا بۆچی ئەگەڕێتەوە؟ ئایا ئەمە هۆکاری ئەوە نییە کە ئێمە وەکو ئەڵێ ئەوەندەی بە لایەنی جوانکاری و وێنە و خەیاڵ و کۆمەڵێشتی دیکەوە خەریکین لایەنی ڕۆح و معنەویەت و پەیامداریمان فەرامۆش کردووە؟ بۆ قسەکردنی زیاتر لەسەر گرنگی ڕۆح و ڕۆح لە شیعر و ئەدەبیاتی کوردیدا و هۆکارەکانی پشتگوێخستن و وەلاوەنانی ڕۆح لە ئەدەبیات و شیعری هاوچەرخدا میوانداری زۆر بەڕێز مامۆستا ساڵح بێچار شاعیر و نووسەری بواری ئەدەبم کردەوە. ساڵح زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس، من دەبێت سپاسیۆ بکەم کاک ڕێزجان. بەرنامەکەت ڕازاندەوە مامۆستا، پێم خۆشە سەرەتا باسێکی ڕۆح بکەین، لایەنی ڕۆحی و معنەوی لە ئەدەبیاتی کوردیدا، پاشتر دەچینە سەر بوارەکانی کلاسیک و هاوچەرخ. بەڵێ لە جەنابتان شاراوە نییە کاک ڕێز، ڕۆح ئەگەر لە قەوسا ڕوشەی ڕۆح بۆ خۆی لە کۆنەوەی ساشی لەگەڵا بێت جەدەلێکی زۆری لەسەر بەڕاستی چ لەباری با بڵێین فەلسەفی، لەبارەی علمی و حتا ئێستا چزانام لەباری بایۆلۆجی و جینێتی شۆمانەشەوە. ئەگەر بڵم تعریفێکی مشخص ڕەنگە بۆ ڕۆح نەبێت لە دەرەوەی هەڵبەت ئاین لە سێ ئاینە ناسراوەکی کۆتاییە تقریبان ڕۆح معروفە، ینی جێگا و پێگەی ڕۆح لە دینا چییە. بەڵام بەڕاستی ئەو وشەیە کە ئێمە توانم بڵەوە کویستی ئارە وەرمانگرتووە لە ئەدەبیاتە بۆ هونەر بۆ ئەدەب بۆ ژانرەکانی تر وەکو جەنابە داماژەتدا وشەی ڕۆح بەکارێنین بۆ ئەو بۆرانە. جاری وایە بۆ خۆمەکەمە و گومانەوە ڕەنگە ئێمە وشەیەکمان دەست نەکەوت بێ، ینی بۆ یعنی وشەی ڕۆح بەکارێنین، چون کاتە تۆ ڕۆحکە تەرجەمەکەی تۆ عەرزم کردی ڕەنگە ئەو مەفهومە نەگەێنێ کە لە پشتی دەقێکەوە، لە پشتی زیکرێکەوە چزانم، ینی بیزات ئەو زاتانەی کە ئاماژەت پێدان من ئەگەر بە ئیجازەوانی کرد لەسەر مەحوی لووتکە بۆستی بەڕاستی، ینی وایە بە حەقەتەوە مەحوی ئەوەندەی کە من کێشی ڕۆح دەکات، ینی هەر ئەوەندەی دەستی گەیشتە تۆ ئیتر ئەوە تۆی دوای ئەوە کەوی. ینی من بۆ خۆمە خوێنەرێکی ئەو زاتە گەورەی هەر ئەگەر من ئێستا ڕەنگە 30 ساڵ زیاتر بەسەر یەکەم خوێندنەوەی من بۆ دیوانی مەحوی تێپەڕی بێ، بەڵام هێشتا شو بەردەوام ئەگەڕم بۆ دەرفەتێک بەڵە بەیناوبین بیت و قەسیدەی هەرە خوێنیتەوە، بەس تەمەناکەم دەرفەتێکم دەست کە بەڕاستی بەرگوە بەرەک دیوانەکەی مەحوی لە شەرحی مامۆستای گەورە بن عەبدولکەریم و کوڕەکانی جارێکی پێ بچمەوە بۆ لەبەرەوەی نەقشێک خەتی لەسەر ڕۆحم بەجێهێشتووانی ئەمەوێ کە یاخۆ دەستەکەی تۆ سەرۆتێکی گەورەی معنەویت هەیە کە ئەوانن. بۆیە جەنابەت جوانت ئاماژەدا لە پشتی ئەو تێکستانە و زۆر جار بەڕاستی لە دەرەوەی کلاسیک، لە دەرەوەی ئەو ینی دنیا سەرۆتە معنوێ گەورەی ئەدەبی کلاسی چێمە جارێ خۆ گۆرانێکی زۆر سادەش، ینی ئەمەی مناڵیمانە، ینی هی
یان کللتوری ئەمەیە بەس حاڵەتێکی ڕۆحی تایە سێرەکەی لای تۆ نامرێ ینی چزانم ینی 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ تێپەڕێت تۆ هەستەکەی شتە تیاتایە گۆرانی شێ دوێنێ ژێت لێ بۆ پێرە ژێت لێ بۆ تۆ بیر دەچێتەوە ینی ئەمانە خۆ بەڕاستی بێسەبەب نین ینی ئەگەر جوان بە میکرۆسکۆبی عقل و بە دیراسی مەدانی سیرکە ئەمە ئەسبابێ لە پشتیەوە مامۆستا پەیوەندی بە خودی دەقەکەوە هەیە یان پەیوەندی بە شێوازی بیرکردنەوە و ئێمە و دڵ و دەرونی ئێمە مرۆڤ زۆر جار کە خۆی تەمەنی هەڵەکشێ هەمیشە گەنجێتی و ڕابردووی خۆی ئەکاتەوە بە هۆکاری دڵخۆشیەکانی خۆیان بیر ئەمە گرنگی دەقی مەحوێ وای کردووە کە ئێمە هەمیشە بۆی بگەڕینەوە یان سەردەمی خۆمان لە ڕابردوودا گەنجتر بووین یان بەونە حەزمان کردووە بگەڕینەوە تەمەنێ بەرەو کەمتر بۆ ئەوەی خۆمان وەکو چۆنەڵێ بە گەنجی هەڵپیشان دەست خۆش ینی بەشێکیانەوە پڕی وشیاریە ئەو پرسیارە بەشێکی بەدڵنیاییەوە پەیوەندی بەو نۆستالژیایەوە هەیە کە تۆ گەڕانەوە بۆ ڕابردوو هەستەکەی کە ینی ئێستا خەڵگەیە حەزی بە هەموو شتێکی ڕابردووە ینی حتا حەزەکە گەر بۆی بکرێت هەستایلی چوزانم ناوماڵ و هەموو شتەکانی بکاتە بۆوانەی سەردەمی خۆی ئەمە تۆ بتێنێتەوێت لە لا شعوریە فعلەن حاڵەتێکەیە کە ڕەنگە وای لێ بکات گەر شتانەوەی وای لێ بکاتەوە خۆشی بگەڕێتەوە بۆ ئەو تەبەنوینەی جاران دەنا گەڕانەوەی بەکولی بۆ هەموو وردەکاریەکانی ڕابردوو هەڵبەت کارێکی باش نییە ینی چەقین لە ڕابردووە لە هیچ سەردەم و ڕۆژگارێکە باش نییە بەڵام مەسەلەی مەحوی نا من بڕوات بێ کە بە تەشخیص بیرمە بە تەشخیص من لە 83 بۆ یەکەم جار دیوانی مەحوی بکەنەوەتەوە ینی 35 ساڵ پێشستاکە بەڵام ئەو تەسیرە کە ئەو کاتە لەسەر منی داناوە خۆم لەو کاتە بەڕاستی بۆ خۆم ینی تەمەنم مەگەر بڵێم خوار 20 ساڵیش بووم ینی بەڵام خوێنەرێکی تۆزێک سەر مڕم خوێندەوە بەڕاستی نەبێتە مبالغە بۆ بینەرانی ئازیز ینی هەنێک کتێب هەبوو کە دووبارەم کردوونەتەوە لەگەڵ خوێنینە مەسن دیوانی مەحویەکە لەو کتێبانە بوو لەو فترەیە کە حتا ڕۆمانی دایکە لەو فترانەیە فترەیەک بوو ئەوە نیە زیاتر حەسمە کرد بە ئیدراک هۆشت بکردنەوە مەحوی هەر لەو کاتە دووبارە کردوێتەوە بۆیە کە عەرزم کرد ئێستا حەزەکەم ئەڵم ینی پیا بچووە هەرو کاتانەش دیوانی هەموو شاعری کلاسیکەکانی ترم بکەنەوەتەوە بەڵام پرسیارەکە بۆ منەوەی مەسم بۆچی مەحوی هەرو کاتە وای لێکردم دوو جاری بکەنەوە بەڕاستی ئەوە من یەکەم جار بەڕاستی یەکەم بروسکە یەکەم تیشکێک ئەگەر بە من گەشت بێت مەحوی لە مەحویەوە من تێگەشتم ینی عالمێکی ناوی تەسەوفە عالمێکی ناوی بەڕاستی لە مەحویەوەی تر بەدوای زۆشتی کەچوم بۆیە من ئەوەی کە جناب تەڵێ پەیوەندی بە دەقەکەوە یا بەشتی ترەوە قسێک مێ زۆر جار کردومە لەگەڵ خەڵکانی ئازیز و نزیک خۆم ینی من تەسەورەکەم ئەو دەقانە جۆرێک کۆت هەیە یا جۆرێک بە مستەڵەحی ئەمڕۆ کاکرازیان ژۆن بڵێ وەکو بلوتوس وایە ینی ئەو بلوتوسەیتی تۆ خوێنیتەوە ینی کە گەیشت بە ڕۆحی تۆ گەیشت بە ئیدراک و بە معریفەی تۆ تەمازەگری لەگەڵی ینی ڕەگە هەموو دەقەکانی کەش هەموو کارەکانی کەش خاوەنی ئەو کۆد و ینی بلوتوسە بنێن ئێمە ببوورەوە لە قەوسا گوستیعارە وەرێگرین بەڵام گرنگەکە لەوەیە کە زۆرترین خەڵک ئەو بلوتوسەی هەبێ ئەو کۆدەی هەبێ کە ئەو دەقە وەربگرێ ئێستا دەقی ڕەنگە زۆر جوانش پرسیارەکەی بۆ ناگاتە خەڵک وەک جەنابوتی ناگات یانی خۆ دەقەیە جوانە لە ڕووی بیناوە مەسەلەن وەکو بینایە گوایە ئەو پەڕی با بڵین لە ڕووی هەندەسی معماریوانشی جوانی تیاکراوە لە ڕووی زمان وش ئاراییەوە تۆ مەحویەک جاری وایە گەر وشەکانی دابشکەی لەبینی کوردی و عربی فارسیان ڕەنگە بەڕاستی کەمترین وشەی کوردی بێت لە بەعزە قەسیدەیەکە بەتایبەتی مناجات شتەکانی بەڵام ئێستا خۆ ڕەنگە دەقێکە نووسرێت ئەسڵەن بە وشە کوردەکانیش زۆر جار بێت چ قاموس بەکاربێنی ئەمەدە کوردی ئەمەدە پەتی ئەمەدە عەسریە بەڵام وەک عەرزم کردی کە ناگاتە زۆرینە کە ڕەنگەوە کاری من و جەنابەت نەبێ ئەوەندەی کە کاری بەڕاستی کۆمەڵە لێکۆڵیار بێت لە مەجارەکەیە مەجاری ئەدەب مەجاری کۆمەڵایەتی ینی بۆچی وایە ینی ئێمە من یەک شتی کەش من لێرە حەزگم لەم بەرنامە ئازیزەی جەنابتەوە ئاماژەی پێ بەم مەگەر ڕێم پێ بدەیت بەڵێ فەرموو بۆ نوەکەم باس شاعری کلاسیکەکەین سەبەبەکەشم بۆ خۆم پێگەیشتوم هەمیشەمە نالی مەحوی تەبانۆک و سەر لەو حەباسەکەین ینی بۆتە نەرید بۆتە عادەتێک
کەوت زاتانە حەقی خۆیانە لە ڕاستیە بەڵام هاوزەمان لەو دەقەوسانیە مەغادر لە زۆر شاعری گەورەی ترەکەین کە بەداخۆ بۆتە نەریت یعنی ئەوەی کە بکەوتی کلاسیکە سەڵ نالی و مەحوی مەسەلەن ئەوە زۆر جار بە حکمی تەمەن و سەردەم نالی پێشەقرێت بە حکمی زەمن کەوەش تەصنیفێکی بە بڕای من ڕاز نییە ینی تەمەن و زەمن علاقی نییە بە بەڵام دڵنیام جەنابن لە من باشتر مەولەویە ناسی یعنی عالمێک کە مەولەوی هەیەی ڕاستە بەڕاستی نالی و مەحوی ئەو چانسیانە بۆ مەولەویش هەمان ئەو چانسی کە علامەی گەورە مامۆستا عەبدولکەریم شەرحی دیوانەکانیانی کردووە بەڵام شاعیرانی تر کە سالمیش دڵماخرەیە هەر جارێکی تر مامۆستا محەممەدی مەلاکەریم و ڕەحمەتی و مامۆستا ئەستێق ساڵحوان جەنابتان ئاگادارن لە دوو بەرگە ئەتوانم بڵم بە هەمان ستایل و ڕێبازی شاکارەکانی تر جا من ینی پێم وایە لێرە سوچی لێکۆڵیاران و با بڵین ئەوانن کە نالی مەحوی بۆەوە نەچوونە زاکری خەڵک لەبەرەوەی شەرحی دیوانەکانیان لەبەردەستە لەبەرەوەی خەڵک توانی تێبگا نالی ئەڵەچی و مەحوی ئەڵەچی بەس تا ئێستا بەتایبەت ئێمەگەر بە مشخص قسە بکەین نانی بەداخەوە لە منطقی خۆمان ناچێوە زاری سۆرانی و کرمانجی خوار و خەڵک بۆ ئەوەندە ئیشتیاقی بۆ مەلای زیری نییە مەسەلەن ینی کە معلومە من پلەبەندیم بڕوا پێ نییە کێ گەورەتەوە چێنترە بەڵامی ترەگە تۆ کۆمەڵە لووتکەت هەبێ کۆمەڵێک ئەستێرەت هەبێ ئەمانە بەڕاستی هەمویان پۆلێکن لەو مەجالە بەس غیابی بەداخەوە مفەسیری ئەدەبی بەتوانایە لە مستەوای مامۆستا عەبدولکەریمانە کە ئێمە بۆچی حتا بەڕاستی مەولەوی گەورەش خۆ مەولەوی من ئەو داخەم هەیە ئێستا نالی و مەحوی تەقریبە نەتوانی بڵێ سنووری سۆرانیان تێپەڕاندووە بۆ با بڵێن شێوە زارەکانی تریش ینی بۆ هەورامان بێ بۆ بادینان بێ بەڵام مەولەوی گەورە بەداخەوە کە ئەوەش سەبەبی کار لەسەر نەکردن لە سەبەب لە گەورەی مەولەوی نییە ینی من دایم بۆ خۆم کاتێکە هەر لەم بەرنامەی جنابی شتا یەکەم ناوی یەکەم دۆم و زیاتر فەرموو دایم لە بەرنامەیە لە نووسینە متابعەکەم هەمیشە بێ من ناڵم بۆ نالی و مەحوی بەڵام زۆر خۆشەیان نەیڵین یان ئەگەر وتمان سا جناب یەک تۆز مەولەوی تاقی کرد بڕۆکە دڵم ژانی کرد باش بوتە مەولەوی ینی ئەبێ بمبەخشی ئێمە چکە مشکلەمان جیلێکمانەیە جیلی شاشەیە مامۆستا ڕاز ینی کە لە جەناب تو سین و ساد و هەر گوێ لێوتی نالی و مەحوی نالی و مەحوی نالی و ئەزانێت تۆ هەر نالی مەحویت هەیە مامۆستا قسەیەکەیە زۆر جار یەکێک لە شاعیرە گەورەکانی کوردیش هەر ئەم قسەی ئەوە کە دەڵێ جوانترین و باشترین و زیندوترین دەقەوەیە کە تۆ وێنەی خۆتی تێدا بینیتەوە واتە خەم و ئازار و داواکاریەکانی ناخی تۆ بدرکێنێت لەوەی کە تۆ ڕوود نییە یان توانای دەربڕینت نییە ئەمە تا چەند وای کردووە کە نالی و مەحوی و شاعیرانی تری کلاسیک حزورێکی زۆرتریان لەوانی دیکە ئەبێ من ئەوەندەی جەنابەت فەرموود من لەوەچێ 4-5 جار دیوانی مەحوی ینی زۆربەی زۆریم لەبەر کردووە لەبەرەوەی کە وێنەی خۆم ناخی خۆم بیرکردنەوەی خۆمی تێدا بینمەوە ئەمە تا چەند پەیوەندی بەوە هەیە کە ئەوان ڕۆحیەت و ئامادەی و حزورێکی زیاتریان هەیە لە خەڵکی دیکە ئەمە گەڕێنەوە بۆ نقطەیەک مامۆستا ڕێز تۆ بیرت نەچێ ئینسان هەر بۆ خۆی بە فتری سوبحانەڵڵا کائینێکی بەژەوەندی خوازە هەندێکی لە تعریفەکانی بەشەرەوەیە هەر ئەم بەژەوەندی خوازەی خۆی ئەم مەسلحەتی خۆیەتی کەوا کە بەڕاستی بە دوای دەقێک شابگەڕێکە زۆرترین شتەکانی خۆی تیا ببینێتەوە ئیتر خەمە خولیایە حەنینە معاناتی هەر شتێکی خۆیەتی بۆ هەموو شتەکانی تر ئیتر لەوە سێری بۆ کراسێک بگەڕێ بۆ ماشێنێ بگەڕێ بۆ هەر شتێک ینی لەبەرەوە ئەگەڕێ بۆ ئەرزێک چاوی دەوەیە ئەرزێکی ڕوکنی دەستکەوێت مەسەلەن ینی بەقەدەوەی کە ئەمەش مەبەستمە کە بیبەستمەوە بۆ ئینەی بەشەرەوە کەویش حەقی خۆیەتی ینی ئینسان یەک جارەژی پێی وایە کە هەمیشە بە دوای باشتر نابگەڕێ هەر وایە لای ئەو زاتانە بەڕاستی ئەوەندەی ئیشیان لە ئەوەی کە ئێمە لە بیدایەتی بەرنامە باسمان کرد ئاماژەماندا تەسلیممان کرد بە ڕۆح ئەوەندەی ئەوان بەڕاستی ئیش لەسەر ناحێ ڕۆحی وجدانەکەی بەشەرەکەن ئەوەنی لە ناوەوەی تۆ مەحوی بە کیمیای وشە کار لە تۆکات ئەوەندە نایەوێت بە لوغزێکی لوغەوی
مەژغوڵە کاتۆ بزانی بە حسابی ئەبجەدی ئەم ڕقەمە چەند و حسابەت چەنە ئەو دیشتێ گەڵێ یعنی بڕاب کە ڕەنگە من بمبەخشە ینی بۆ بینەری ئازیز ئەوە نەبێمە باسی ذاتی خۆمانکەی لەگەڵ جەنابێ بەڵام دوو نمونەی دوو خوێنەری ڕەنگە بەسیتی مەحوی گەورە بین ینی بە گەورەی مەحوی من ڕەنگە دوای 20 ساڵ لە بەیدیانیوە بیتی ئەبەی شعلە یارمەتیم بەی ئەسامە دەستی پێگرم یعنی گەڕایشمەتەوە لای شۆخە ئاگرم تێبەردەدات و پێم دەڵێ خاشاکی ئەسامە دەستی پێدەگرم یعنی قەناعەت فەرموو یعنی ئێستا ڕەنگە بمبەخشی ینی بە 5 دقیقە نەتوانم بە بینەری باسکەم وەی کە لە ناخی منە هەیە ینی تێگەیشتم و مەحوی چێوێ بەستەوە بە شێوەیەکی سەدحی حرمەتم تر بەداخەوە ینی غەدری دیەکەی بە سەدحی بیخوێنیتەوە ئەی زۆر جار ینی من وشەم حساب کردو باشە لەم بەیتیا حەو وشای هەشت وشای ئەم پیاوە چۆن توانوێتی لە پشتی ئەم حەوهەش قفڵەوە ئەم حەوەژینەوە ئەم خەزیێنە لە مەعریفە و لە وردەکاریە جێ بکاتەوە ینی بەڕاستی بۆیە مەحوی هەمیشە مەقسەمان ببوورە نمونەگەڵ سەر مەحوی بوو لە ناوەوەی تۆی شەکات ئێمەش هەمیشە تر بەتابەت لە کللتوری ئێمەیە فێری شارنەوەی هەموو شتەکەین بەتابەتی شتە داخلیەکانمان بەداخۆی من تەنانەت زۆر جار حرمەتمێ لیباسی داخلیشمان ئەبێت دایپۆشی خەڵک نەیبینێ ینی چ جای لێکدانەوە و وردەکاری ڕۆحی و نەکانی خۆمان کاتێ بە پەنامەکی تۆ لە لای مەحوی لە لای نالی لای مەولەوی ئەیدۆزیتەوە ئەڵێ هەنگە لە دارادۆزیوە تۆ سەگێکی پێش تۆ ئەوان ئاماژیان داوە بە حاڵەتێکی ڕۆحیوە بۆیە بەڵامەوان بۆ خۆیان تیا ژیاون ینی ئەوەی کە کوردە لە تیا کوڵاون لەو حاڵەتانە بۆیە توانیوێنە تعبیری لێ بکەن بەڕاستی تۆ تا تعزیب نەدرێ ناتوانانی باسی تعزیبێ بۆ منکەی کە ڕام بگری ئەوان بەڕاستی لەو عەزابە ڕۆحی و لەوینانە ژیاون بەڵام ناتوانم بە شمولی بڵێم بەڵام بەشێک لەوانەیە کە ئەمڕۆ ئەهلی قەڵەم و نووسینوانن بیرە نەچی مامۆستا ڕیاض یان نەیانتوانیوە ینی بژین تایە چ بە حاڵەتی ڕۆحی تۆ شاعیرانە بیرە نەچێ ئەوە نەکە باسی خەڵوەتەکات من دڵنیاتەکەم و بە عابری باسی خەڵوت ناکە ئەگەر نەچ بێتە خەڵوت بە عابری باسی ناکە ینی بەڵام ئێستا تۆ ئەبینی لە دیێ ڕێکایەکسەر ئەڵێ ئەم شەو لە خەڵوەتی تەنیایی تۆ ینی کۆمەڵ و شەڕی جەگا بەڵام ئەم بەخشی دەوینە هیچ مەبەستم لە هیچ کەسێ نییە بەڵام بڕام بفەرموو هەر بۆ ڕکاکە ڕاوی وشەکانی خۆ بکە ئەنی چی لە پشتە وشانەوە هەیە بەزک و عەرزم کردی بۆتە جۆرێک لە نەریت ئەو وشانە ڕیسکە و ئەوە شەکە ناگاتە منوت و ئەوە شەکە نامێنێتەوە بەڵێ مام ساڵح بێگومان مرۆڤ کائینێکی فزولیە و حەزی بەزانینی نەزانراوەکانە کە ئێمە کە شعری مەحوی و نالی و شاعیرانی تر مەولەوی بێسارانی سەیدی ئەمانە دەخوێنینەوە هەستەکەین دەیان کۆد و دەیان قفڵیان لە شعرەکانی خۆیانە داناوەواتە دەیان دەواازیان هەیە بۆ لێکتە گەیشتن چڵێ جەپەنایی بێسارانی سوبحانەڵڵا مامۆستا مرۆڤ کە ئەمە دەخوێنێتەوە هیوامان هەیە پێی وایە وەسفی خوایە هیوامان هەیە پێی وایە وەسفی ئافرەتە هیوامان هەیە پێی وایە وەسفی کەسێکی خۆیەتی واتە شتێکی گوتووە و وەڵامی بۆ خۆت بەجێ هێشتووە کەوا بەدوایە بگەڕی ئەمە یەکێکی دیکە نیە لەو هۆکارە گرنگانەی کەوای کردووە هەمیشە حزوریان هەبێ و لایەنی ڕۆحەتی ئێمەش زیاتر بخرۆشێن یان بجوڵێن بۆ گەڕان بە دوای شتە نەزانراوەکانان بەڵام کە لە بەرامبەر یا شعرێکە خوێنینەوە شعرێکی ئاوچەرخ کوت و مد یەکسە خۆمان نەزانی مەبەستی چیانە واتە هیچ شتێکی نەزانراو هیچ کۆد و هیچ قفڵێکی تێدا نیە ڕاستە ئەوە تعریفەکە ڕێک بە تەکمیلەی جەنابتان بۆ خۆتان شاراونی لە جەنابێت مەسەن دەقی کراوەمانەیە و دەخی داخراومانەیە بڕاستی ئەو جۆرە دەقانی لای ئەو شاعیرە گەورانە کە جەنابە دامەژەتدا زۆرینەی زۆری دەقەکانیان وە زۆر جار بەڕاستی ئەگەر هەندێک نەکەی ناڵین هەر دەقیان غەزەلەکانیان قەسیدەکانیان بیت بە بیتیان مامۆستا ڕیاضیانی بیت بە بیتیان ئەتوانیت تۆ سەربەخۆ وەک تێکسێکی سەربەخۆ وەک تێکسێکی کراوە کە دەڵین کراوە دەکرێت جەنابە شەرحێکرد بۆی هەبێ من شەرحێک و کاکە شەرحێکتر بەڵام دەقی داخراویش کە ئەمڕۆ زۆرترین دەقی داخراوە نووسرێ
لەبەروی هەر یەک شەر هەڵەگرێ یەک بۆچوون هەڵەگرێ دەگا بە تۆ وەکو پەشمەکێک لە حزێکی خۆیت یەک سانیە ینی چێژێکت پێگا بەڵام تەواو ینی هیچ شتێک وارە تۆ ناکات دووبارە سێوارە و دەقە بخوێنیتەوە چکم ئیتر وەکو نازان بڵم چۆن دەبرێ ینی تۆ یەکسەر تێگەی ینی مانایەک نامێنێ ینی مەدلولاتێک نییە دالێک نبینی تۆ بگەڕێ بە دوای مەدلولیە بەڵام فعلەن تۆ جاری وایە تا ئێساشی لەگەڵا بێت تۆ جنا بەبیرە نەچێ ناڵم دەکتێت بەڵام حدودی 4-5 کتێب بەس لەسەر نالی و ناڵی نووسراوە ینی هەر لەسەر ناوەکەی یانی تۆ گەورەی ئەم پیاوە ینی حتا لە خودی نازناوەکەی خۆیە کرانەوەیکی بە تۆ بەجێشتوە تا ئێستا سێ کتێب نووسراوە ئاگادارن جەنابتان بەشی لە بینەرانی ئاجیز ئاگاداری ئەو مناقەشە دوور و درێژن یەک دەڵێ لە ناڵیەکە لە ناڵیەوە یەک دەڵێ لە ئەنی حتای بن و بۆ ناڵ و بۆ ئەنواعین کە لێرە ڕەنگە من غەدر لێنەکەنەکەم مەبەستم چێت ئێستا ساغ نەبوو تۆ بەڕاستی ینی کەواتە تۆ یەکەم وشەوە لە ناوەکەی خۆیەوە حەزەتی نادیتوانی بێتی ئەمە بۆ تۆ بەجێ بێڵێ لە پشت دەقەکانیەوە زۆر شابەیتی ئەو پیاوە هەر لە حەبی بە خێل و قیچەکەەوە سیر کە چەند نیقاشی هەڵگرتۆ تا ئێستا یعنی ئەگە زۆر جار ئەو بەشێک لەو نیقاشانە بیرمان نەچێت زادەی بیری خوێنەر و لێکۆڵەر و توێژەریش بێ نالی گەورە توانیوێتی گۆمێک بشڵەکەینێت توانیەتی بەڕاستی لە معریفەی دەقەکەیە شتێک دروستکە کە تۆ دوای نزیک بە 200 ساڵ لە کۆچی خۆی تۆ هێشتای قسەی لەسەرەکەی نەگەوەی کە شەرحی کەیت و متمەئین بیوای وتووە جا بۆیە تۆ بڕۆ بۆ دووسڵی کەژیانی بەزیاوە بۆ شەرحیە و ناگەیانی بەداخۆ ئێمە زۆر جا خەفەتی وەژە خۆم مامەسا ڕێاز ئێمە دەڕۆین و بە تەواوی نالی ناناسین مەحوی ناناسین مەولەوی ناناسین کاتێکە ناسرێکە من دڵنیام چکم میتر خۆ ئەم سەردە مزروفێکی بەداخەوە ئێمە کەوتینە سەردە مزروفێکی زۆر تایبەتەوە ینی ئەم 15 ساڵەکە تێپەڕی حاڵەتێکی زۆر بەداخەوە ناخۆش بوو کە بەهای شتەکانیی لەجێ خۆی نەما دەنام بۆ خۆم لە هەشتاکانە دەزانم کە ینی بۆ خۆم کتێبم فرۆشتووە کاک ڕێزجان کابرا بەجلی گەشتکاریی من تۆ هەداوە دیوانی مەحویە کرد ینی ینی پەیوەستێکی عەجیب هەبوو بۆیە دیوانی گۆران ئەمە بۆ بینەری ئازیز جێی سەسوورمان نەبێ لە هەشتایە چاپکرا بە هەڵیان نەچوو بم 20,000 نسخەی دەست چاپکرا کاک ڕێزجان لە ماوەیەکی زۆر کەمانەمە یعنی تەنانەت بە بلیتیش ینی تۆ بوو پێش وەخت ئەوە نەکە کتێبخانەکان نووسیمیان دیوانی گۆران بەم زوانە دەردەچێ بلی دەبڕین بە 2 دینار بووم بۆ خۆم کتێبخانەیەک لە خوار لە جادەی گۆران بوو گەڵ بوو لە خوار ئۆرزی ئێستاوە لە خوار نازانم کتێبخانەی بابان بوو هونەر بوو نایشیاوە ساڵی تر بدایەتی 80 تەسەور فەرموو ئەگە تۆ بلیتەکە نەبوایە کە کتێبەکە هەر دەست ناکەوت خۆمە پرسیارە بە شەرێت تۆ ئەگەر لە ڕووی دیمۆگرافیەوە هەندە ڕووی چڕی دانیشتوانەوە سیرکەی ئەو کاتە سلێمانی بەدڵنیاییەوە ئەگەر زۆر لە ڕوبعی ئێستا کەمتر بووە کەرکووک هەروە هەولێر هەرایی کوردستان یا بڵێنەوەی کە خۆمان ئێستا پێڵین هەرێم بەدڵنیاییەوە ڕەنگە چارێکی ئێستا نەبوو بێ خەڵک یانی یا شتێ زیاتر سەدیسی ئێستا بوو بێ بۆ 20,000 نسخەی دیوانی گۆران نەمودەتێک کەمە ئەفرۆشرێ ئێستا بۆ کتێبێک 500 نسخەی چاپەکرێت بازار 400 نسخەی ئەرزە ینی لە مەکتەبەکانەمەوەتەوە زۆر باش ماڵ ساڵح بایەخدانی زۆری شاعیرانی کلاسیک لە ڕابردوودا بە لایەنی ڕۆحی و معنەویات و پەیامداری لە شێعرەکانیانە شتێکی حتمی ئەو سەردەمە بووە ینی وای خواستەوە هەرە بێ وابێ یام ژینگەی ئەو سەردەمە یا خودی شاعیر خۆی ویستویەتی ئەمە لە شێعرەکانی ڕێ بکاتەوە واتە بارودۆخی سیاسی و ئاینی و ئابووری ئەو سەردەمە وای خواستووە کە لایەنی ڕۆحی و معنەویەت لە شێعرا بوونی هەبێ و شاعیرەکان پێوەی پابند بن یامە هەر خواست و وەکۆڵی اختیاری دەستی شاعیر خۆی بووە چۆنەوە مەسا مەسەلەی ئێساشی لەگەڵ بێ بەڕاستی تۆ شاعیر وەکو نزار قەبانیە لەڵێ هەموو ئەگە شتانە بڵیت تۆ شتانە بنووسیتەوە کە لە واقعا هەن و
خوێنەرێک هەستی پێکە متەلەقیەک هەستی پێکە ئەلەوە ئەرکی کامێرامانێکە ینی تۆ شتەکان وە خۆی بڵیت ینی نەقلیشی کامێرایی شتەکان بۆیە گەڕان لە دنیای نەبوونی دنیای کە نییە کە تۆ تەسەوری ناکەی کە تۆ نایبینی لە پشتی ئەو دەقانەوە یاگە زۆر کورتی کەمەوە بینەری ئازیز تێم بگات تۆ کاگەی بە معرفێشی کامەڵ کاگەی بە تەمەنێک ئەگەی بە یعنی بڕێەوە زانیاری تەیە بتوانانی تر هەڵسەنگاندن بۆ شتەکان بکەیت یەک لەوانە ئەوەیە کە تۆ کاتی هەڵسەنگاندن بۆ ئینسانەکانەکەیت لەوا بیتەوە تۆ مەسەن لە ڕوانگەی بەرژەوەندیەوە ئەڵسەنگانی بۆ بکەیت من کاگڕاز چی هەیە و چی نییە و کوڕی چێە گرفتی من نییە بەڕاستی باڵای چەنە جوانەکەی چەنە تەمەنی چەنەوانە گرفتی من نینەوەی کە من جەدەلێکی معرفی لەگەڵ جەنابەکەم تا چەنە توانین مامەڵەیە دەردی مەحویە فەرمێ پشکڵدانە بە گەوهەردانە ئێمە گەیشەڵا گەوهەر بە گەوهرە دەین یعنی کە ئینسان نەگاتە مەرحەلێکی کەماڵ کە ئەوان بەڕاستی زۆرینەیان نەڵین ئەوان هەمووانی کە لە دنیای عرفانی کاریان کردووە گەیشتون بەو کەماڵە مامۆسا ڕێازیانی کاگەی بە کەماڵ تۆ لێ ساشە سیرکە بەڕاستی کاتێ تۆزێ خۆت دوورە پەرێزکە هەر لە خێزان و مشتەمە و ئەو دنیا جەنجاڵی کە هەیە ئەو دنیا مادیایی کەیتر هەموو شتێکی بێتام کردووە پێت خۆشە نەفسێکی ڕۆحی و معنەوی پشێشی پێت خۆشە معنەویان لەگەڵ خەڵکەکان تەعاملکەی یعنی بەدوای ڕۆحەکان ئابگەڕی بەقەدەوەندەی بە دوای چەهرە و شکڵ و شێوەکان ئابگەڕی بە دوای پلە و پایە مەسەبەکان ئابگەڕی چمانەسەکی تۆ مرتاح ناکەن بەڵام کەسێکە بەدڵنیاییەوەی تۆ لە نزیکترین کەستەوە ئەگەر هاوسەرتە ئەگەر خوشتە براتە لە ماڵەکەیە یعنی بەڕاستی پەیوەندەکە گەیشتەوەی کە ئێمە لە بدایەتی بەرنامە عەرزم کرد دیوتمێن بە ئیستیعارە وشەی ڕەحمان وەگرتووە بووە مەسەلانە کە بوو بۆ پەیوەندی پیامان پەیوەندی ڕۆحی ئەی تۆ هەستەکەی بەڕاستی ئەو حەلاوە و یعنی تاموچێژەی لەوەیە هەیە یعنی نییە لە پەیوەندی مادیەکانە مەسەلەن تۆ پەیوەندی ڕۆحەکان بیرە نەچێت دوای بەرنیشتەیرەکەی تۆ دانابڕی لەو کەسە ئێستا تۆ لە مەحویدا نەبڕاوی بەڕاستی بەڵام زۆر جار یعنی ئازیزانمان سەلامەت بن جاری وایە تۆ کەسێک نزیکی خۆت فەوتەکە و کۆچەکە دابڕی لێی بەڕاستی یان زیندووە و لێی دابڕی بەڕاستی لە ژیان هاو لێی دابڕی کەواتە کورتی قسەکەوەی بەڕاستی وەسڵبوونی ئەو حاڵاتە دەرونی و ڕۆحی و معرفی تۆ لەگەڵ چ دەقەکە بێت چ شاعیرەکە بێت چ ئاوازێک بێ گۆرانیەک بێت تۆ تا چەند پەیوەستە بیت لەگەڵی تا چەند ئیتر ئەوەی کە فەنا بیتایە ببوورە زۆر باشە مامۆستا بایەخدانی زۆری شاعیرانی ئەمە لە ڕابردوو بەلایەنی ڕۆح و معنەویەت تا چەند ئەو کاریگەریەی ئەدەبی میلەتانی تر بۆ بەتایبەت تورک و فارس بەسەر ئێمەوە ئایا بۆ نە ئەوان لە گرنگێکی زۆریان داوە بە ئەدە بەلایەنی معنەویەت و ڕۆحیەت تۆ پێت وایە کە شاعیرانی ئێمە وەکۆڵێ درێژکراوەی هەمان کاریگەری ئەوان بووە یان بۆ منە کاریگەری ئەوانمان بەسەرەوە بەجێڵا بۆیە شاعیرانی ئێمەش بۆ منە ئەم ڕێچکەیان گرتوۆتە بەر ئەوە پەرکێشمانەکە بۆ دنیایکی دوورتر مامۆستا ڕێاز بەڕاستیەوە بێ ئاوڕێکی ئیتر ئەدەبیانە لە دنیای تەسەوف و طریقەتەکان و کۆڕ و زیکر و تەچۆخانە قاوینەوە هەر لە یعنی ئێمە لە مەولانە خالیدەوە ئەگەر بە نمونە وەربگرین بۆ هەر لە حەزەتی نالیەوە کە لەو سەردەما لە مەولەوی گەورە یعنی زۆر جار ئیتر باشکرا یعنی هەتا تەریقەتەکانیان کەشفە کە سۆفی یا دەروێشی کام تەریقەتن ئەو عالەمە ڕۆحیە تۆ نازانم بەدڵنیاییەوە کاگەداری بۆ مسار لە تۆڕە کۆمەڵایەتەکان باسی کتێب ناکەین و زۆر کەس ژێ بەڕاستیارک و قەرەباڵغی دوای کەوتووە ئێستا احتیمامێک بە جەلالەدینی ڕۆمی ئەدرێت چ ینی
جا تۆ بیرکەرەوە لە سەردەمێکە ئەو زاتانە هەرێکیان بگریت ئەو شاعیرە گەورانەی ئێمە وەکو سەرچاوەکان پێمانەڵێن وەکو دیوانەکانی خوان یا زۆر جار پێش سەرچاوە دیوانەکان قەسیدەیان بە زمانەکانی ترێ ینی تۆ نالیەگری مەحویەگری سالمەگری بەشی فارسی و عەرەبیان هەیە باشە قوربان مەولەوی بە هەمان شێوەکە یعنی لەبەرەوە ئەمان کاتێک حاکمی مڵک بوون دیوانیان هەبووە نالیواتنی چوار زمانی ئەو کاتە بەڕاستی ئەم چوار زمانە لە مانتیقایتە تۆ کەسێکە چوار زمانی زانی بێت ینی بەمانەی کەلیمە عالم بوو ینی متابعە دەبیاتی فارسی و عربی تورشی کردبێ ئەو بە بیزاتیش عەرزمانکردن کە ئەدەبیاتی عالمی عرفانی بۆیە ئەوان زۆر بە باشی زۆر بەگشتی تەبان بەگشتی زۆر بە باشی لەوێنە تێگەیشتن و بە تایبەتیش مەسەن کە من لە بیدایەتاوتم مەحوی بەڕاستی کە من ئەوەندەی با بڵێین ئەتمۆسفێر و جەوی تەسەوف لای مەحوی من ڕاگرێ مەسن لای نالی من ڕناگرێ ینی معلومی عامە بەڵام مەحوی وەک چۆن نادیڵێ ینی عەمدە ئەو شتەکەینە مەحوی بەڕاستی عەمدەن ینی یا بڵێن بە قەسد و بە غەرەز وەستاوە لەسەر تەسەوف ینی ئەزانێت چیە لەو چیەکە نالی ئەبینیتەوە تەسەوف لای نالیش بەڵام نالی بەڕاستی لە کۆمەڵی بواریکە مەسەن معلومە هەر لەو قەسیدە و شابەتی خۆی کە کەس بە ئەلفاظم نەڵێ خۆ کوردیە نالی بەڕاستی حەسەکی قەومیتر یانیا مەسەلەی وە زۆر جاری جەناب دەزانی کە بە زیندوکەرەوەی زماندانرێ لە سەردەمی ئیمارەتی بابانوانە ینی کۆمەڵێک وە مشکلەی چزانم کێشەی ئیمارەتی بابان لەگەڵ دەوڵەتی عوسمانی و زۆر جار بەداخەوە لەگەڵ ئیمارەتە کوردەکانی کەش لەگەڵ ئیمارەتی ئەردەڵان کە بینی ئەو قەسیدەی کە بۆ مەستورەی نووسیوە ینی بە زۆر لە جۆگان گەڵم کەمتر پەرژاوێت سەرەوەی کە لە ئاستە سەوفا بەڕاستی کاری قوڵتر بکە بەڵام مەحوینە مەحوی تر من نەگەر ڕێ بەخۆم بڵم غەواسی بەحری تەسەوفە مەحوی ینی دەزانێ چی دەڵێەوە چۆنی دەڵێ بۆ ئەو کارە نییە کە وای کردووە لە هەموو شاعیرەکانی تە زیاتر ڕۆحی ئەمە ئاسوودە و ئارام بکە مەحوی بەدڵنیایەوە مامۆستاجان من لەگەڵ یەک دو ئازیزەیە کە ڕەنگە ناوێنانیان خۆش نەبینێن زۆر باسیەوەکەین مەسەلەی کۆڕ و کۆبوونەوە و تەچۆخانەقا جەناب دەزانی بە تایبەتی لەم ڕۆژگارەیە ئەنواع شەرح و تەفسیریان بۆ کرێ بەڵام بەشێک لایەنە هەرە جوانەکانیان ئەو دنیا ڕۆحیە بۆ کە بەڕاستی ئەو نەقشەی بەجێ هێشتووە لە ئەدەبی کلاسی شێمەیە یا ئەو مرونەتەیە کە تەنانەت لە خودی دینە دروستی کردو ینی عالەمی تەسەوف جەناب دەزانی کە چەند ئینسانێکی بێوەی و متەفاعیل و نەرمونیان ئەداتە دەرەوە بە قەدەوەی کە حورمەت مێ لەم سەرەوە تۆ بە کەسێکی داعشی شەڵێنەمە بەرهەمی دینە بەڵام عالەمی لەگەڵ حورمەتم بۆ ناکۆچی جیاوازەکانی بەنی تەریقەتەکان بەڵام دوجار چ تۆ سۆفیەک چ دەروێشێک بەڵام پڕپڕە لەو جوانی و نەرمونیانەی کە بە دڵنیاییەوە ئەوانە هەمووی قابلی دیراسەیە وە بێت لە دیراسەشە جەناب دەزانی تەحلیلی زەمان بکرێ ئەو سەردەمانەی و شاعیرە گەورانەی تیاژیاون مەسەلەن کام لە ڕێبازەکان کام لە دنیای تەسەوفیەمە لەو کاتانەیە باڵادەست بوون و کام شێخ لەو کاتانەیە کاریگەری هەبووە جەناب دەزانی کە حەزەتی بەولەوی چەند تەمەسوچیە بۆ لەگەڵ شێخی خۆی چەند لە عالەمی تەسەوفە چی وتوان یانێشی وتۆ کە ئێستاش بەڕاستی شەرح ناکرێ ئەگە چی مەولەوی بە با بڵێن بە شێوەی مەسنەویش زیاتر بەو ینی بۆیە غیابی باحسی باش بەداخەوە ساڵانە دەیان و ناڵین سەدان دەیان
نامێ ماسەر دکتۆرا تەقدیمەکرێ و قبوڵەکرێنەوە ڕێژیرێن بەڵام زۆربیان لەو بارانن کە کورد پێویستی پێ نییە بەڵام ئاوردانەوە لەم مەجارانە ینی بۆ بێسا خەڵک لێرە عەرزم کرد دێرم شۆ جەنابەت بە خەیاڵی خۆشیێ بنووسە لە خوارەوە بنووسە مەولانە ئیتر تەوا وەرە گیرێ و ینی بڵێ مەولەوی ڕەنگە گومان کە ئەیلۆ مەولەوی شتی واویتووە ئەو خۆ بەکەم زارینە ئەو خۆکە کە عەرزم کردی بەشێکی بەڕاستی ئیشی بە حیسەکارێکی زانگۆکانمانە کە ئێمە و گەنجینە گەورانەمان هەن ئیتر بە تاکوتەرە من لە ماڵی خۆم تۆ لە ماڵی خۆت پێ ئەزانی بەڕاستیمە بەدەر ناخوا لە سراستی نەتەوەیەک یان نەبێتە کللتور و کەڵچەر کە بێ خەڵک بزانێت تۆ مەولەوی تۆ چی کەمترە لە بێگومان ئەبەخشیت زۆر باشە ماڵ ساڵح پابەندی شاعیر لە ڕابردوودا بە ئاینەوە پێگەشتنی لە حوجرە و خانەقاکاندا وەکوڵێ ڕنگدانەوەی ئەو عیرفان و تەسەوفەی کە ئیسلام هێناوێتی و ئەمیش بەد شێوەی دەرس خوێندوویەتی تا چەند کاریگەری لەسەر ئەم ڕۆحیەتە هەبووە تا چەند وای کردووە کە ڕۆحیەت و جێگە و پێگەی ڕۆح و معنەوێت لە شعری ئەم شاعیرەدا ڕنگ داتەوە ئایا ئاین وەکوڵێ بە جۆری لە جۆرەکان کاریگەری هەبووە لەسەرەوە بەدڵنیاییەوە تۆ گەر سیرکی زۆربەی ئەو شاعیرە گەورانەی ئێمە مامەسەجان مەلا بوون هەر بخوان مەلا بوون نالی مەلا بوو مەحی مەلا بووە و تا ئێساش لە سلێمانیا حیاتەکە تەچی و خانەقاکانیان مەوجودە یا مزگەوتەکانیان ماوە بۆیە ئەو کاتەش جەناب و بینەران بمبەخشن کە بڵم دینێک بوو تەواو یا بە جۆرێک لە جۆرەکان شەرح و ڕاوەیەکە بوو بۆ ینی وەکو ئێستا ئەوەندەی کە گومان لەسەر هەموو شتەکانەیە یان کۆدەنگی نیە لەسەر شتەکان بە جۆرێکی تر بڵێم ئەو سەردەمە بە حکمی کۆدەنگیەکە تۆ بیرە نەچێت تا ماخرا نەژین تۆ سێکە تا سەردەمی مامەساقانە عیش شعری مناجاتی هەیە قانە بە بەراورد بەوان دوێنێ بۆ بەڕاستی بۆ لەبەرەوە کاریگەری دین کاریگەریەشی یعنی بێ دوو دڵی و بێ ئەم بەراوبەر بووە وە خۆیان لەمسیان کردووە یان عەرزم کردی ئەوان کاتێکە باسی کۆڕ و زیکر و تەحلیلیان کردووە مامەسا ڕیاست ینی لەمسیان کردووە تیا ژیاون ینی من بۆ خۆم ئەمە نەبێتە ڕیکلام بەڕاستی چەند جار لە ڕێی شێخێکەوە کە کۆچی دوای کرد خوالی خۆش بە ڕۆحی شاد بێ و تا پێندێکی بەڕاستی توانم بڵام ڕۆحیمانە بوو زۆر جار لە بۆنەی تایبەتە کە لە دەرەوەی سلێمانی شتێکیانە بوو لە ڕێی کوڕە بەڕێزەکانیەوە و بە کاساڵا بڵێن حەزەکەم بێت ئەو خۆم دەیان جار مامەسا ڕێز دەکۆڕا دانیشتوم لە زیکرا دانیشتوم یعنی ئەوەی کە پیاڵێن حاڵ حەزم کردو بیبینم بەقەدەوەی کە مەسەلە من لە زاری مەحوی گەورەوە بیبیستم حاڵ یعنی چی ینی ئەوەی تر فەنافی شێخ و فەنافی لە هەموو مەرتەبەکانی تەسەوف کە حەزم کردووە بەو تۆزە معریفەی کە هەمە لەگەڵ عالەمە مەوجودەکەی بزانم و بەڕاستی هەرەوەی کە جەناب دەزانی هەمیشە شوبهێنراوە بە شەرابی ڕۆحی بەڕاستیش هەروایە بەڕاستی جۆرێک لە مەستی و جۆرێک لە متعەیەکی زۆر تایبەتی تایە بۆیە ئەوان بەڵام من دڵنیاتەکەم بۆ گەنجێکی ئێستا کە ڕەنگە نەمەعریفەکەی بای ئەوە کامەڵە بچێ چواکتێ بەسەر تەسەوف خوێنێتەوە باشە وەنە تااقەتی ئەوەی هەیە کە هەر بیستێتی یان شتەیە بیستن بەڕاستی شتێکە و بۆیە هەموو مستەڵەحاتی تەسەوفی ئێستا مستەڵەحاتی ڕۆحانی و عیرفانی ئێستا لە دەق و ئیترەگە بڵین دەق نازانم ئەو نووسینەسان نووسن بەکارێن مامۆستا بەڵام بۆ لە جێی خۆی نییە بەسن تۆ گڵۆپێک لە شوێنێک دانەی بەزە گڵۆپاگەر پاوەرێک نەبێ هێز ینی کارەبایەک نەبێ کاری پێ بکە خۆ گڵۆپەکە چییە ئەو مستەڵەحاتانە جوان بەڕاستی ئەوەی کە ئەینەڵێ ینی وشە چیمیایە تۆ کاتێ وشانەر تەنیشتێکەوە ینی تۆ هەر لای ئەو لوتکانەی کلاسیک و تەسەوفی کوردی بەیتی وایە یەک گوشەلابە تر بەیتەکە بە شێوەیە ینی هەر یەک گوشەلابە بۆ ئەمەندە وەستایەنەوە ئەمەندە زانایانە و عارفیانە لە شوێنی دارنراوە
وتی آخر سبێنێ جێژنە خوێنی تۆ لە پێ دەتوەرە لەگەڵ کەدا دیاسی خۆم بدە لای عارف ئای تۆ بڕواکەی ڕەنگە من بۆ خۆم 1000 جار لەو بەیتانی هەر بۆ خۆم خۆ بەخۆ 1000 جار بیرم لەوە کردەوە باشم پیاوە ئەم ینی عارفەی پێش جێژن و عارفینە چۆنیەنەوە ئاوە توانێتەوە لە نیوەبەیتی دوو هەمە بۆ هەردووشان ینی من حتا بەڕاستی لەو نزیکانە لەگەڵ کەسێک نزیک خۆمتم غیرە ئەوە لەو شاعیرە گەورانە ئاکەم لە سەردەمێکا بوون یعنی نەکان نەگیراون تعبیرەکان هەچیشیان وتووە ئەوتمێسا تێ هەچی بڵێ پێکەنی وتیتی بیدەشتی سیرەکەیتەوە یعنی هەم هینێکی چۆزانم فەزایەکی زۆر گەورە لە بەردەمیانە بۆ کاری داهێنان ینی بۆیە بەڕاستی ڕەنگەوەژێکی لەو بیتانە بووبێ من دوای تەمەنە تێگەیشتم مامەسەجان بەڵام کازانم زۆر بیت و شابێتی کەمەوە لەمە دواتیەکەم یا تەمەەن ئەسڵ ڕێم پێنایە تێ بگەم ینی بۆی ئەو دوودکانە ئەتا ئەسە لای ئێمە بەڕاستی لە تەمان ئەو دوودکە گەورانە هێشتا نەمابینیون ما ساڵح پێدەچێمم کەمە کۆتا پرسیاری تەوەرەکەم شاعیری ئێمە لە ئێستادا بۆەوەی زیندوو بێ بۆەوەی دانەبڕێ لە کۆمەڵگەکەی بۆەوەی دوای مردنیشی هاوشێوەی مەحوی نالی و بێسارانی و سەیدی و مەولەوی و کوردی و ئەمانە هەر بمێنێتەوە ڕۆحەتی هەبێ ئەو ڕۆحەتی کە ئێستا بە ئێمەی نابەخشێ با پێمانی بەخشێ بۆی خۆشی لە دوای مردنی هەر ڕۆحەتی هەبێ و هەر بمێنێتەوە هەر زیندوو بێ هاوشێوە و شاعیرانەی کلاسیک چی بکە پێویستە چی بکە ئەم هۆکار چیەکە شاعیرانی هاوچەق لە ئێستادا زۆر بە کەمی لایەن لەم بۆ کۆڵێ گەنجینە بە بایەخە داوەتەوە کەمتر لایەنی ڕۆحی و پەیامداری معنەویەت لە شێعرەکانیانجێ قسەیەگەی دەڵێ شاعیرانی ئێستا ئەوەندەی کە لە هەوڵی دروستکردن یا ئیش لەسەر وێنەوە خەیاڵەکەن چارەکێکیەوە گرنگی بەلایانی معنەوی و ڕۆح نادەن دەست خۆش بۆ سەر ڕێز من بە بڕای من شاعیرێک نووسەرێک نەتوانێت ئەمڕۆ وا بکات خوێنەرێک ڕابگرێ من دڵنیایەکەم قەت ناتوانێت 50 ساڵ و 100 ساڵی کە ڕای بگرێت چکمێمە کە باسی ئەو لووتکانەی ڕابردووەکەین لە سەردەمی خۆشیانە خەڵک معجیب بووە خەڵکیان ڕاگرتووە لە وە زۆر جا داوت کراون بۆ کۆڕ و کۆبوونەوە و دانیشتنی شەوانە کە هەموو کەسێک ئەو کاتەش لەوان تێنەگەیشتووە بەیتێک یان قەسیدەیەک لانیکەم شەرحکەن یا بە خەڵکی بڵێن بۆیە شاعیرێک نووسەرێک ئەمڕۆ نەتوانێت متەلاقیەکەی وەرگرەکەی خۆی ڕابگرێ و تووشی جۆرێک لە هەیەجانی بکە من ناڵم تۆ بڵێرە چی ئەتوانێت کەسێکی دوای 100 ساڵی کە کەسێک ڕابگرێ کێشەکە لەوەیە بەڕاستیەوەنی کە دەنووسن لە هەر بوارێک دەبێت خۆیان بن پێشم ینی خۆی بێ هەموو کەس خۆی لەوانی کە باشترە ناسێ خۆزگە باڵانس و بوون و نەبوونی شاعیری و نووسری بە تەرمۆمەترێک بە مەقایسێک وەکو کەسێک چۆن تای هەیە دەرەجەیەک تەرمۆمەترێکە خەنە دەمبی پێڵەن تاکەی ئەوەندەیەتەوە خۆزگە کەشف بکرایانی بزانانی چێ ینی بڕوان پێ بکە سەدی یەکت بۆ دەرناچی ئەمڕۆ کە لەبەرەوە ئەمڕۆ هەروکو قسەی جەنا بدوتت ئەوەندەی ئەمڕۆ لە خیاڵی ئەوەیە کە حرمەتمێت ئەمان 4 کەس بیناسێ و پرسیارەکە ژەوەیە کاکە تۆ با 4 نەبێت 40 بێت 400 بێت 40,000 بێت 4 ملیۆن بێت چیە ینی تۆ بناسری ئەگەر شتێکت نەکرد بێ ئەگەر جێدەستێکت دیار نەبێ ئەگەر ینی شتێکت نەکرد بێ کە پێش تۆ نەکراوە ینی ئێمە کەوانی کە ئەوانەی ئەمڕۆ لەم بەرنامە ئازیزەی جەنابتان ناوێن هاتوو ئەوانە بوون کە بڕاستی کارهایەکیان کردووە کە پێشخۆیان لانیکەم لە ئەدەبی کوردیان نەکراون یعنی کاری کەس نەکردیان کردووە بەس ئەمڕۆ من پێم وانێ کۆتایی هەموو داهێنانەکان بێ مامۆستا یعنی بڵێن تە با دەست بشوین وڵای تر ئەوان هەموو شتێکیان وتووە نا بەڵام تۆ بە عەرزم کردی ئەمڕۆ خۆت بە دیدی خۆت بە تێڕوانینی خۆت بە دنیابینی ئەمڕۆی خۆت بە تێگەیشتنت لە واقعەکە یعنی هەر نەفسی ئەممارە لای نالی لای بەحوی باشە یعنی کە دڵنیام کە دەجار توێ ڕاگرتووە یعنی بۆچی ینی کابرا هاتووە لەسەر عیبارەیەک لەسەر مستەڵەحێک ئەوەستێ بەڵام ینی یەک عالەم بۆ تۆی نەکاتۆ ئێستا بە پێچەوان وانێ وشەی کوردی بەکارێت
حرمەتمەیە ئەساسن بەغڵەت وەریگرتووە ئەساسن وشەکەی بەغڵەت وەرگرتووە یعنی لە مناڵی ئەوە ڕەنگە وشەکەەوە وای بەرجوی کەوتووە خۆیان زای سەی ڕستاکەم ئاخرم چۆنمە دوای تێگەم مەسەن فلان وشە داماوە بە ششکە تێگەیشتووە یعنی وەک چۆن تاساش حرمەت مەخەڵکی زۆر پلان و پیلان لە یەکجا ناکاتەوە ینی ئەبەخشیت کەمە ئەینی بەرنامەکەی جەناب نییە زۆر جار ئەو ینی ئیش لەسەر مستەڵەحێک ناکەمە مەسەجان چ جای بێ لەسەر دقێک یا لەسەر معریفەی دقەکە مامۆستایان کاتی بەرنامەکەم تەواو بوو پێم سیر بوو خزمەتەکەم و یای سەرکەوتن بۆ خوازم دەکەم شتێکمان بەخشیوێ بە بینەر و بە بینەرانی خۆشەویست بەو نیەتی ئێمەش زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا هاتمە کۆتای ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ